لە سێدارەدانی ئەفسانە زەندابادی ڕووی ڕاستەقینەی عەداڵەت لە کۆماری ئیسلامیدا. سیستمی دادوەری کۆماری ئیسلامی یەکێکە لە گەندەڵترین و دژەخەڵکیترین سیستمە دادوەریەکانی جیهانی هاوچەرخ. ئەم ڕاستیە پوختە و دەرەنجامی چەندین دەیە سەرکوت لە سێدارەدان، هەڵاواردن، دزی و تاڵانوبڕۆی ڕێکخرا و بێڕێزی مۆتڵەقە بە کەرامەتی مرۆڤ لەم سیستمە دادوەریەدا. لە سێدارەدانی ئەفسانە زەندابادی لە بەندیخانەی تەورێز ڕێک لە ناوەڕاستی هەراوهوریای شەڕی دژەخەڵکی ئەمریکا و ئیسرائیل لەگەڵ ئێران نمونەیەکی هەژێنەر و ئاشکرای ئەم گەندەڵی و دژایەتیە لەگەڵ مرۆڤ نمونەیەکی کە لەژێر دار و پەردووی شەڕ و تەبلیغاتی حکوومەتدا وەک پێویست نەبیندرا و دەرکی پێنەکرا. ئەفسانە زەندابادی قوربانیەک بوو کە لە جیاتی تاوانبارەکە سزادرا. ئەفسانە کچێکی گەنجی 22 ساڵان بوو کە ڕۆژی 28 گوڵانی 1405 لە بەندیخانەی ناوەندی تەورێز لە سێدارەدرا. تۆمەتی فەرمی ئەو بریتی بوو لە تاوانەکانی پەیوەندیدار بە مادەی هۆشبەر، بەڵام چیرۆکی ژیانی چیرۆکی قوربانیەکی کلاسیکی توندوتیژی بنەماڵەیی، دەستدرێژی سێکسی و چەوساننەوەی ئابووری بوو. ئەفسانە ساڵانێک لەمەوبەر باوکی لەدەستدا بوو. لە تەمەنی 15 ساڵیدا دایکی لەگەڵ پیاوێک بە ناوی ئەسەدوڵڵا خانبەجی کە پیشەی تایەفرۆشی بوو هاوسەرگیری کرد و ئەفسانە بە ناچاری چووە ماڵی ئەو. هەر لە سەرەتاوە زڕباوکی ڕێگەی پێنەدا درێژە بە خوێندنەکەی بدات. پچڕانی ڕێگەی خوێندن و سربەخۆیی یەکەم هەنگاوە بۆ ئامادەکردنی قوربانی بە مەبەستی باڵەدەستی و خراپ بەکارهێنان. لە تەمەنی 17 ساڵیدا زڕباوکی ئۆتۆمبیلێکی پژۆ 206 بۆ کڕی، نەک وەک دیاری ڕۆژی لەدایک بوون، بەڵکو وەک ئامرازێک بۆ قاچاغکردنی مادەی هۆشبەر. ئەو ئەم ئۆتۆمبیلی بۆ ڕاگرتن و گواستنەوەی مادەی هۆشبەر بەکاردەهێنا و لە هەمان کاتدا بە بەڵێنی دەوڵەمەندبوون و ژیانێکی تێروتەسەل ئەفسانەی بەشێنەیی بردە ناو ئەم جێژاوە. ئەم ئامادەکردنە هەنگاو بە هەنگاوە ڕێک ئەو پرۆسەیەیە کە لە ئەدەبیاتی یاساییدا بە گرومینگ دەناسرێت، واتە ئامادەکردنی سیستماتیکی قوربانی بۆ خراپ بەکارهێنان. بەڵام تاوانەکە تەنیا ئابووری نەبوو. ئەفسانە لە هەموو خۆناغەکانی لێکۆڵینەوە و دادگاییدا بەڕاشکاوی وتی کە زڕباوکی چەندین جار دەستدرێژی سێکسی کردووەتە سەری و بە هەڕەشەی ژیانی و دەرونی ناچاری کردووە بێدەنگ بێت و هاوکاری بکات، بەڕادەیەکی کە ئەو تەنانەت توانای گێڕانەوەی ڕاستیەکانی بۆ دایکیشی نەبوو. ئەم بابەتەی لە بەندیخانەشدا بۆ هاوبەندەکانی خۆی گێڕابووە. سەرنجام پۆلیس 25 کیلۆگرام مادەی هۆشبەری لە ئۆتۆمبیلەکەی ئەفسانەدا دۆزیەوە. ئەو دەست بەسەر کرا و لە دادگای ڕژیمدا سزای لە سێدارەدانی بەسەردا سەپێنرا. زڕباوشیشی بۆ ماوەیەک دەست بەسەر کرا، بەڵام لەبەر ئەوەی لە کاتی دەستگیرکردنیدا بە شێوەیەکی ڕاستەوخۆ مادەی هۆشبەری پێنەبوو، ئازاد کرا و تەواوی قورسایی یاسایی و دۆسیەکە کەوتە ئەستۆی کچێکی گەنج هەژار بێپەنا و ئازارچێشتوو. لێرەدا یەکەم ڕاستیەکانی گەندەڵی دادوەری بەڕوونی دەردەکەوێت. قوربانی سزا دەدرێت و هۆکار و سەبەبکاری سەرەکی توندوتیژی و چەوساننەوەش خۆی لە هەر دەرەنجامێکی یاسایی جددی دەرباز دەکات. ئەو سیستمە دادوەریەی کە ئەفسانەی لە سێدارەدا لەسەر بنەمای دژە مرۆڤانەترین و کۆنەپەرستانەترین خوێندنەوەی فقهی سەردەمی جاهیلیەت لە نیمچە دورگەی عەرەبی و لۆژیکی دادگاکانی سەدەکانی ناوەڕاستی ئوروپا دامەزراوە. ئەم دەستگایە بەشێکە لە ئامێری ئایدۆلۆژی کۆماری ئیسلامی بە مەبەستی پاراستنی دەسەڵات و سەرپتی کۆمەلگا. لەم سیستمەدا ژن بە فەرمی مافی دادوەری نییە، واتە نیوەی کۆمەلگا تەنیا بەهۆی ڕەگەزەکەیانەوە لە ئەگەری دانیشتن لەسەر کورسی دادوەری بێبەشکراون. یاساکانی بنەماڵە، قەساس، دیە، میرات و زۆربەی حکومەکانی سزا لەسەر بنەمای هەڵاواردن لە دژی ژن بنیاد نەراون. لە ئاوا پێکهاتەیەکدا سروشتیەکە توندوتیژی لەسەر بنەمای ڕەگەز نەبە جددی وەربگیرێت و نەوەک هۆکارێک بۆ سوکردنی سزا سیر بکرێت. قەساس، شەلاق لێدان لە پێشچاوی خەڵک و جۆرەکانی سزادان لەم نیزامەدا ڕاستەوخۆ ئامرازێکن بۆ زاڵکردنی کەشی ترس و تۆخاندن لە ناو خەڵکدا و جێگیرکردنی باڵادەستی ئایدۆلۆژی.
ئەشکەنجەدانی زیندانی لەژێر ناوی سزا واتە تەعزیر لە گوتاری ئاینی فەرمیدا پاداشتی ئەو دنیاشی هەیە. بابەتی دەستدرێژی بۆ سەر کچانی پاشیزە پێش لە سێدارەدان کە لە ساڵانی ڕابردوودا چەندین جار لەلایەن شایەتحاڵان و زیندانیانی سیاسیەوە بڵاوکراوەتەوە لەم لۆژیکە نەخۆشەدا بە سەواب و پاداشت هەژمار دەکرێت. سیستمێکی لەم شێوەیە لە بنەڕەتدا گەندەڵکارە، چونکە خودی یاسا مەشروعیەت و ڕەوایی ئاینی و سیاسی دەدات بە ئەشکەنجەدەر و دەستدرێژی کار. هەمان ئەو دەستگایی کە گەنجانی وەک ئەفسانەی بە تاوانی گواستنەوەی مادەی هۆشبەر کە سەرچاوەکەی دەگەڕێتەوە بۆ هەژاری، توند و تیژی بنەماڵەیی و چەوساننەوە مەحکوم بە مەرگ دەکات لە هەمبەر دزینی ملیار دۆلاری و ڕاندخۆری ڕێکخراوی سەربەدەسەڵاتداران بێدەنگ دەبێت یاخود بە چەند حکمێکی ڕواڵەتی و نمایشی کێشەکە دادەپۆشێت. بەراوردی نێوان شێوازی مامەڵەکردن لەگەڵ تاوانی هەژاران و نەرمینواندن لە بەرامبەر تاوانی دەسەڵاتداران یەکێکە لە ئاشکراترین پێوەرەکانی گەندەڵی دام و دەستگای دادوەری لە هەر وڵاتێکدا و لەوانە لە ئێران ئەم ڕێژەیە بە شێوەیەکی هەژێنەر نادادپەروەرانەترە. دۆسیەی ئەفسانە زەندابادی تەنیا تراژدیایەکی تاکەکەسی نییە، بەڵکو هێمای مۆدێلێکی دووبارە بووەوەیە. لە دادگاکانی کۆماری ئیسلامیدا بە شێوەیەکی سیستماتیک هۆکارە گرنگەکانی سوککردنی سزا لەبارەی ژنانەوە پشتگوێ دەخرێن. تێگەیشتن و گرنگی پێدانی جددیان بۆ بابەتی تند و تیژی لەسەر بنەمای ڕەگەز نییە و نایەنەوێت بیبینن کە چۆن هەژاری و دەستدرێژی سێکسی ژنانی ئازارچێشت و دەخاتە سەر ڕێگەی تاوانکاریەکی زۆرە ملی. ئەم نابیناییە بە ئەنخەستە لە ئامارەکانیشدا خۆی نیشان دەدات. کۆماری ئیسلامی ئێران بەرزترین ڕێژەی تۆمارکراوی لە سێدارەدانی ژنانی لە جیهاندا هەیە. ئەفسانە زەندابادی حەوتەمین ژنی تۆمارکراو بوو لە ساڵی 2026دا کە لە سێدارە درا. لە ساڵی 2025دا لانیکەم 48 ژن لە ئێران لە سێدارە دراون، ژمارەیەکی کە بەرزترین ئاماری تۆمارکراوی لە سێدارەدانی ژنانە لە ماوەی زیاتر لە دوودەیەی ڕابردوودا. سیستەمێکی کە ئیدعای پشتیوانیکردنی بنەماڵە دەکات بەکردەوە ژنانێک لە سێدارە دەدات کە زۆربەیان بەرهەمی ئاوێتەیەک لە هەژاری، تند و تیژی بنەماڵەیی، هەڵاواردنی ڕەگەزی و بێپەناهین. سیستمی دادوەری کۆماری ئیسلامی هاوکات لەگەڵ ئەوەی کە بە شێوەیەکی بێبەزەیانە لەگەڵ ناڕازیانی سیاسی، چالاکانی مەدەنی، ڕۆژنامەنووسان، کەمینەکان و ژنان مامەڵە دەکات، بەردەوام لە هەمبەر بڕیاردان و ئەنجامدرانی گەندەڵی گەورە، سەرکوتی خوێناوی، ئەشکەنجە و دەستدرێژی لە ناو گرتوخانەکاندا پارێزبەندی دادوەری دابین دەکات. لە ئاوا پێکاتەیەکدا گەندەڵی ڕووداوێکی بەڕێکەوت نییە، بەڵکو خودی سیستمەکەیە. دۆسیەی ئەفسانە زەندابادی ئەگەر لە ناو هەواڵەکانی شەڕ و پروپاگەندەی فەرمی دەربهێنین و بە وردی سەیری بکەین، وێنایەکی ڕوونمان پێدەدات کە ڕژیمێکی کە قوربانی تند و تیژی ڕەگەزی و چەوساننەوەی ئابووری بە پەتی سێدارە دەستپێرێت و هاوکات دەرفەتی ژیان، دەسەڵات و سەروەت دەبەخشێت بە دەستدرێژی کار و چەوسێنەر. ئەفسانە زەندابادی دەیتوانی ببێتە هێمای بەرگری لە دژی تند و تیژی، هێمای هەوڵدان بۆمانەوە و دەستپێکی گفتوگۆیەک لەسەر تند و تیژی بنەماڵەیی، دەستدرێژی، هەژاری و سەوساننەوەی ژنانی گەنج لە ئێران. بەڵام کۆماری ئیسلامی پێی باشتر بوو ناوبراو لە پەراوێزی شەڕ و پروپاگەندەدا بە بێدەنگی لە سەدارە بدات. تا ئەو کاتەی ئەم ڕەژیمە و ئەم عەداڵەتخانەی ئیسلامیە بەم لۆژیک و پێکاتەییەوە لەسەرکارە، هەر دۆسیەیەکی وەک ئەفسانە زەندابادی نەک ڕووداوێکی دەگمەن، بەڵکو درێژەی لۆژیکی و سروشتی سیستماتیک دەبێت کە دادپەروەری پێچەوانە کردوێتەوە، واتە قوربانی دەکوژێت، تاوانبار دەشارێتەوە و ناوی ئەم جینایەتە ئاشکرایەش دەنێت جێبەجێکردنی حوکمی ئیلاهی.